سڵاو بینەرانی بیسەرانی ئەزیز، من شەنگ خەلیل لە پۆدکاستی نوژدارۆ لەگەڵتانم. بابەتی ئەم هەفتەیەمان دەربارەی باوترین گیر و گرفتەکانی دانن کە تایدا باس لە هۆکارەکان و چارەسەرەکانی گرفتەکانی دانەکەین بە میوانداری دکتۆر شاد حامد سەدیق قەساب، پزیشکی پسپۆڕی بنیادنانەوەی دان. زۆر بەخێر دکتۆریان. زۆر سپاس. دکتۆر سەرەتا ئەگەر بەوە دەست پێ بکەین، پێوەرەکانی تەندروستی دان چین؟ واتە ئێوە وەک پزیشکی پسپۆڕ بە چ دانێک ئەڵێن ئەم دانە تەندروستە؟ سڵاو لە دکتۆرە، سڵاو لە بینەرە بەڕێزەکان، سوپاس بۆ مانگەشتنامەیەم. سەرەتا کە دەست پێکەین ئەو پێوەران و بنچینەیە چین کە ئێمە وا حساب بکەین کە ئەم دانە تەندروستە. ددان تەواوکەری هەیە، ئەویش بریتێ لە پوشی دان. هەر کاتێک ئێمە قەرار بینە سەر ئەوەی کە ئەم دانە تەندروستە، ئەبێ هەردوو لایەنەکە لەبەرچاو بگرین. هەم دانەکە خۆی هەم پوشی دانەکەش. بە نسبەتی دانەکەەوە دانەکە لە دوو لایەنەوە حسابی بۆکەین. لایەنی یەکەمیان لە ڕووی کردار و ئیشی دانەکەەوە، واتە کلۆر نەبێت، نەشکا بێت و هەروەها نەلەقێ دانەکە. ئەمە زۆر گرنگە و هەروەها لە ڕووی جوانیشەوە باشە. ئەمەیان پێویستە کات دانەکە قەبارە و شێوە و ڕەنجی دانەکە وەکو دانێکی سروشتی بێت. لەم حاڵەتە ئەڵێن دانەکە تەندروستە. بە نسبەتی پوشی دانەکەشەوە ئەبێت پوشی دانەکە هەنێ نیشانە هەیە کە هەنێ جار چارەخواز و هەروەها هەنێ جار چارەخواز و هەروەها هەموو جارێک پزیشکی پسپۆڕ دیاری ئەکات. واتە پوشی دانەکە ئەبێت ناوەسا بێت، سوودبوونیشی زۆری تیانە بێت، بۆنی ناخۆشی نەبێت، بۆنی دەمی نەبێت چارەخواز و هەروەها هەوکردنی نەبێت، خوێن لێهاتنی نەبێت، یعنی خوێن هاتنێک کە خوێنی لێنێت. زۆر چارەخوازمان هەیە، پرسیارەکە دەڵێ من کە دانمەشۆم خوێنی لێت. زۆر گرنگە پرسیارە. ئەو پرسیارە دکتۆرە من زۆر لام بەبەستەکە ئەم مۆزوعە باسکەم، چونکە بەڕاستی خوێن هاتن لە پوشی دان لە کاتی دانیشتن زۆر چارەخواز پرسیارەکەن، ئەڵێن جاری وا هەیە دانمانەشۆین، جاری وا هەیە لە حاڵەتێکە کە نان ئەخۆین یاخود لە خەوە. ئەمانە هەمووی نیشانەی هەوکردنی پووکن کە دواتر باسیەکەین هۆکارەکان و نیشانەکان چین بە دیاریکراوی. دکتۆر ئەگەر باس لەو هۆکارانە بکەین کە کار لەسەر تەندروستی دانەکە و سەرەتا بە بۆ ماوە دەست پێ بکەین، پرسیارەکەم ئەوەیە ئایا ئەکرێ بۆ ماوە کاریگەر بێ لەسەر تەندروستی دان؟ واتە کەسێک کە ئەو هەموو ڕۆتینی ڕۆژانی تەندروست بێ بەڵام بە هۆکاری بۆ ماوەی خێزانێکی دایک و باوکی دانێکی کلۆری هەبێت یاخود زیاتر تووشی گرفتی دان بێ. زۆر تەواوە بەڕاستی بۆ ماوە هۆکارێکی سەرەکیە کە کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر تێکچوونی هەمدان هەم پوشی دانیش. چکە بەڕاستی لە وەکو بۆ ماوە لە باوانمانەوە ئەگوازرێتەوە زۆر ڕاستەوخۆ. بۆ نمونە چەند جۆرێک بەکتریای زیان بەخش هەیە کە ئەم بەکتریایانە کاریگەریشی زۆر خراپی هەیە لەسەر هەردوو بەشەکە، هەم دانیش و هەم پوشیش. بۆیە بەڵێ کاریگەری ڕاستەوخۆی هەیە و بگرە زۆر جار ئەم بەکتریایانە لە ڕێگەی لیکەوە ئەگوازێنەوە لە یەکێکەوە بۆ یەکیشکە. بەڵێ زۆر گرنگە و کاریگەری ڕاستەوخۆیە. ئەگەر باسی لە ڕۆتینی ڕۆژانەکەین، بەڵێ ڕۆتینی ڕۆژانە ئەتوانین یعنی ڕێگیر بێت لەوەی کە دانەکە کلۆرەکەی کەمکەینەوە، کلۆر نەبێتەوە زیاتر و هەروەها هەوکردنی پوشیش. بەڵام ئەمە بە شێوازێک نییە بە تەنیا چارەخواز بتوانێت ئەوە بکات. ئەبێ پزیشکی پسپۆڕ هەندێک ڕێنمایی و زانیاری بابە چارەخوازەکە لەسەر شێوازی هەم فلۆس مەبەستم بەکارهێنانی پەتی دانە و هەروەها شتنی دانەکان. ئەمە زۆر گرنگە و هەروەها غەرغەرەی تایبەتەیە چارەخواز ئەیکات وەکو ڕۆتینی ڕۆژانە تاوەکو زاڵ بێت و هەروەها کۆنترۆڵی ئەم گرفتانە بکات کە لە بۆ ماوە بۆ یەکوازێتەوە. دکتۆر ئەگەر باس لە خواردن و خواردنەوەکان بکەین، پرسیارەکەم ئەوەیە زیانەکانی بۆ نمونە چەند بابەتێکی باو هەیە، بۆ نمونە چاو قاوە یاخود وزە بەخشەکان، ئەمانە چۆن کاریگەریان هەیە لەسەر خواردن و وزە بەخشەکان؟ چۆن کاریگەریان هەیە لەسەر تەندروستیدا؟ ئەمانیش بە هەمان شێوەز کاریگەریی زۆر ڕاستەوخۆی هەیە، بە تایبەتی خواردنەوە گازیەکان.
یعنی من چارەخوازی وە سەردانمانەکە تەمەنێکی زۆر گەنج و مناڵی هەیە بەهۆی ئەم خواردنەوە گازیانە دانەکانی ئەتوانم بڵێم نزیک بۆ تۆ لە ناوچۆن یعنی لە کلۆریا تێپەڕیوە بۆ نمونە مینای دانەکەی بە تەواوەتی وێران کردووە کون بووە بە شێوازێکە ناتوانین لی بۆسین ئەبێت چارەسەری پێوی زۆر بدەن ڕاستەوە خۆ چونکە و هەروە بێ خواردنەوە گازیەکان بوەستێنێت چونکە مینایدان لەژێر ئەم چینەوە ئاچ هەیە ئەمانە هەمویان بەهۆی خواردنەوە گازیەکان وێران ئەبن و ئەبێتەوە ئەوی بە تەواوەتی زەرمەند ببێتەوە لەم حاڵەتانە بێدانەکان ڕووپۆش کرێت ئیتر ئەمە چەند با بڵێن قۆناغێکە پزیشکی پسپۆڕ ئەتوانێت ئەوە دیاری بکات و چارەسەری پێویست پێی بڵێت بە چەند خەڵەت. دکتۆر چی دەربارەی جگەرە و خواردنەوە کهولەکان ئەوان چۆن کاریگەریان هەیە؟ ئەوانیش هەردووشیان ینی با بڵێن بە تایبەتی جگەرە و کهۆل ئەمە کاریگەریکی ڕاستەوە خۆی هەیە لەسەر هەم دانیش و هەم پوکی چونکە لە ڕووی کلۆریەوە لە ڕووی ڕەنجێکی ڕەشی قاوەی مەیلە و ڕەش لەسەر دانەکان ئەنیشێت و ینی هەم بۆ کلۆر بوون هەم بۆ هەوکردنی پوک هەم بۆ برینی ناودەم بۆ هەموو لایەنەکان کاریگەریشی تەواوی هەیە چونکە سووڕی خوێن لە ناو پوکە لاوازەکەن بۆیە ئەو پوکە وەکو پوکێکی سروشتی ناتوانێت پارێزگایی لە دانەکە بکات و شانەکانی تێک ئەچن شانی پوکە دانەکەش بە هەمان شێواز لاواز ئەبێت زۆر معڕەز ئەبێت بۆی کە کلۆر ببێت بەڕاستی. دکتۆر ئەگەر باس لە کاریگەرەکانی دەرمان بکەین بۆ نمونە زۆر کات ئەبیستینە دایکان ئەڵێ مناڵەکەم زۆر شروعی قوڕگێشەی بەکارهێناوە سەدانی جوانیە یا دانی زۆر کلۆرە یاخود خەڵکیڵێ ڤیتامینەکان ئەکرێت زیان بە دام بگەێنێ ڕای بەڕێستان چێ لەسەر وەکو دەرمان ینی کاریگەریکی وهای بڵم زۆر خراپ بەو شێوازە نییە بەڵام هەندێک دەرمان هەیە بە تایبەتی شروب ئیتر شروبی با بڵێن قوڕگێشە بێت یاخۆت ڤیتامینەکان بێت ئەم شروبانە ڕەنجی تایە و هەروەها شیرینیشی تایە ئەمانە کاریگەری خراپ دروستەکەن لە سەردانەکە یعنی ڕەنجێکەنیشێ لە سەردانەکە کە بۆ نمونە مناڵێک ئەم ڕەنگە بنیشێ لە سەردانی ناتوانین ئیشێکی تاوا بکەین بۆ مناڵەکە چکە ئەترسێت ڕێگری ئەکات لەوی کە ئیشیدانی بۆ کرێت لەبەرەوە کاریگەرەکەی تەنها ئەوەیە دانەکان لەوانەیە زەردکەن و ڕێژی نامەوە ئەنیشە ئەبێت لەسەر دانەکان. دکتۆر پرسیارێک ڕەنگە زۆر سادە بێ بەڵام زۆر گرنگە بەلامانەوە ئێمە لە چ تەمەنێکەوە مناڵەکەمان فێری دانیشتن بکەین؟ ڕاستە وەکو دانەکە وەکو ببوورە وەکو ینی مناڵەکان خۆیان فێر بکەین لەو کاتەوە کە ئەو مناڵانەی فەهمیەوەیانە بێ بتوانن فڵچەی دان بەکاربێنن و هەویری دانی بخەنە سەر و تەمان ئەما بێت دایک و باوک ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر ئەوە کە فێریانکەن بەڵام لەو کاتەوە کە منداڵ دانیێت پێویستەکە دایک و باوک گرنگی تەواوی پێ بدات و بۆی بشوات ئەگەر دیقەت بێ هەموو ئەو هەویری دانا ئەو فڵچانەی کە دروست ئەکرێت ئێستا ئەنواع شەریکات هەیە دروستیەکات هەمووی تەمەنی دیاریکراوی لەسەرە واتە بۆ هەموو تەمەنێک ئەم هەویری دانا و هەروەها فڵچەی تایبەت هەیە و زۆر زۆری هەیە ئەما بێ پزیشکی پسپۆڕ دیاریکە ئەوە نییە بەڕاستی من زۆر ئەم شتەم لاسەیدا کە دایک و باوکانە چەندە شوێنێکی زۆر سادە لە مارکێتەکە بەڵێ ئەیکڕن و خۆیان بەکارهێنن نا باشتر وایە پزیشک دیاری کات چونکە کە تەمەنی ئەو منداڵەیە ڕۆیشت ئیتر تۆ ناتوانانی تعویزی بکەیتەوە چونکە هەر هەویری دانێک چەند مادەیەکی تایە کە سوودی تەواو بە دانەکە ئەگەێنێ لە هەمووی مهمتر مادەیەکی نەی فلۆرایدە کە ئەمە دانەکە بەهێزەکە مینەی دانەکە بەهێزەکە لەبەرەوە ئەبێ ئەوەی تیابێت ئەمە پزیشکی پسپۆڕ دیاریەکە ڕاستی. دکتۆر لە ڕۆژێکە چەند جار دانمان بشۆین و پرسیارێکی لەوە گرنگتر ئەوەیە ئایا دوای هەموو ناخواردنێک دانمان بشۆین یاخود زۆر کەس هەیە ئەگەر شیرینێک بخوا ڕاستە خۆ کە شیرینەکەی خوارد و تاوا کرد ئەچێ دانی ئەشوە ئایا ئەمە تەندروستە؟ ڕاستە
دانشتن زۆر جار باس ئەکرێت لەلایەن پزیشکە پسپۆڕەکانەوە بەڵام هەستەکەم خەڵکەکە بەغەڵەت وەری ئەکرێت بەڕاستی بۆ نمونە ئێماڵین بەلایەنی کەمەوە 2 بۆ 3 جارە بێ بشۆرێت بە تایبەتی شوشتنی دان بەس بە فڵچە و هەویری دان نەک بە تەنیا هەنێک کەسێ بەس بە فڵچە و ئاوی شوە هەڵەیە ئەبێت بەڕاستی پێش نووسن زۆر گرنگە چونکە خۆت ئەزانی دکتۆرە لە کاتی خەوە یەکێک لەوانی کە پارێزگاری لە دانەکە و لە پوشی دانەکە لیکە لە کاتی خەوە ڕێژەی دەردانی لیک کەمە بێتەوە چونکە ئەو کەسە لە کاتی خەوە بەڵێ نان ناخوا هیچ ئاکتیڤیتێکی نابێت لەبەرەوە بتێەوە پارێزگاری لەکەی ناتوانانی بۆیە بەکتریا چی بەکتریا بمێنێتەوە لە ناو دەما لە کاتی خەوە ڕاستەوخۆ کاریگەریی زۆر ڕاستەوخۆی ئەبێت لەسەر دانەکە و پوکەکە و زیانی پێگەێنێ بۆیە وا باشترە 2 بۆ 3 جار بەلایەنیکەمەوە دانەکان بشۆرێت پێش نووسن زۆر دکتۆر ئەگەر باسی فڵچەی دام بکەین ئایا فڵچەی دانە ئاساییەکان باشترن یاخود ئەلکترۆنیەکان بەڵێ بەدڵنیاوی ئیسا زۆر زانستی پزیشکی دان زۆر پێشکەوتووە ئەو کەسانەی کە بۆ خۆیان ناتوانن کۆنتترۆلی بکەن داشتنیان ئەتوانن بەکاری بێنن و ئیسفادێکی زۆر زۆری هەیە بە شێوازێک کە هەم پاژماوی خۆراک هەم بەکتریا هەم مادەیەکی تایبەت هەیە لە دوای خواردن لە دوای نان خواردن دروستە بێت لەسەر ڕووی دانەکان و ئەچێتە ژێر پوکەوە کە پێوتێ پڵک مادەیەکی سپی مەیلە و زەردە ئەمە ئەنیشێت کە پڕێتی لە بەکتریا و پاژماوی خۆراک ئەبێت لا ببرێت و پاک بکرێتەوە بەڕاستی بۆیە هەردووشان زۆر بەسوودن گرنگەوەیە بەکاربهێنرێت. دکتۆر شێوازی شتنی تەندروستیدان چۆنە؟ چۆن بە شێوازێکی تەندروست دامان بشوێن و چ تێبینیەکە هەیە هەڵە تێگەشتنێک یاخود هەڵە بەکارهێنانێک کە لای خەڵکی و لای چارەخوازەکانی خۆ باو ئەتەوێت ڕاستی بکەیتەوە؟ ڕاستەکەی چەند تەکنیکی زۆرمانەیە بۆ داشتن بەڕاستی ئەگەر ئێمە دانیشتین تەکنیکان باسکەین ئەوە ینی تەفاسیلێکی زۆری هەیە ئەگەر زیاتر باسی هەڵەکان بکەین بەڵێ ئەگەر باسی هەڵەکان بکەین هەڵەکان بۆ نمونە شتنی دانەکان لە ڕاست بۆ چەپ یاخود لە چەپ بۆ ڕاست ئەمە زۆر خراپە و ڕاستەوخۆ بە ماوەیەشی بەردەوام واکات کە مینای دانەکەەوە بگرە ئاچ کە بەشی دووەمی دانەکەیە ئەوش ئەزیێت بات و پوشیش ئەزیێتەیە کە بێتە داخورانی پووەکە بۆیە ئەمانیشەکە لە هەڵە باوەکان لەبەرەوە هیوادارم شوشتنی دانەکان بە شێوازێک بێت کە هەم پووکەکەش بگرێتەوە هەم دانەکەش و بە گۆشەیەکی 45 پلە لەسەر ڕووی پووکەکەەوە دەست پێ بکات هەموو دانێک فڵچەی دانەکەی بەرکەوێت چەند جارێک بۆ ئەوەی هەموو پیسی و پاژماوی خۆراک و بەکتریاکان لەسەر دانەکان لاچن. دکتۆر ئایا شتنی دان لای پزیشک مەترسی هەیە؟ هەنێک کە زۆر ترسیان لەو هەیە کە مینا یاخود کوالتی دانەکە تێک بچە بەهۆی شتین زۆرە و ئایا لانی لە چ ماوەیەکە چەند مانگجارێک ئاساییە لای پزیشکی پسپۆڕ دانەما بشوێن؟ دکتۆر من پێم سەیرە کە من زۆر چارەخوازم پرسیارم لێکە دکتۆر مندانم نەشتووە هەتاوەکو ئەم تەمەنم لە بڕووی نەموێراوە یا فڵان کەس پێی وتم مینای دانەکە دەڕوە پاکردنەوەی دان بریتی نییە لە ئەزێدانی دانەکە و پوشی دانەکە تەنها لابردنی چەند ئامێرێکمان هەیە بەکاری هێنین بۆ لابردنی کلس و پیسی ئەو مادەی کە باسمان کرد کە نای پڵک بوو باسمان کرد لابردنی ئەم پیسیانە یاخۆد ڕەنجێکی زیاد لە حد بەهۆی کاریگەری چاوقاوە یاخۆد ئەو شروبانی کە جەنابەت باست کرد ئەمانە لا ببرێت لەسەر ڕووی دانەکە بەڵکو ئەم ئامێرانە بەکار نایەن کە ئەزێتی دانەکە بن بەڵێ ئەگەر بەردانەکە بکە ئەزێتی هێرێت بەڵام بە تەکنیکیشی زۆر زانستیانە بەکاری بێنێ بە هیچ شێوازێک دانەکە ئەزێت نایە بەڵکو ئیسفادێکی زۆر زۆرەکە
دکتۆر ئەمە ئەفو قسەژەکەی ئەمە زۆر گرنگەکە یعنی کەسێکی ئاسایی 6 مانگ جارێکە بێدانی پاکاتەوە خۆ ئەگەر هەنێک کەسمان هەیە بۆ نمونە جگەرە یاخود هەنێ ڕۆتینی ڕۆژانەی تری هەیە وەکو بەڵێ ئەمانە ئەبێ 4 مانگ جارێکە بێدانەکانیان پاکەنەوە بە بەردەوام ئەبێ دکتۆرەکە چاودێری بکات چونکە هەنێک گۆڕانکاری هەیە بەس پزیشکی پسپۆر جیای ئەکاتەوە چارەخوات خۆی ناتوان. دکتۆر گەر باسی هەویری دان بکەین و ئەو هەویرانی کە بۆ سپیکردنەوەی دان بەکارهێن ئایا تەندروستن و یاخود زیانیان نییە؟ بەڵێ هەموو ئەو هەویری دانانەی کە بۆ سپیکردنەوەی دان بەکارهێنرێت مادەیەکی تایە کە ئەبێتەوەی لابردنی ڕەنگی دانەکە ئەبێ ئەو مادەیە ڕێژەیەکی دیاریکراوی هەیە دکتۆرە نابێت لەوە زیاتر بێت کە ڕۆژانە بەکار ئەهێنرێت و بۆ ماوەیەکی دیاریکراوە نابێت تەواوی ژیانی ئەو کەسە ئەو هەویری دانە بەکارهێنەوە ڕاستی چونکە بەڵێ زیان ئەگەینە بە دانەکە وای لێت کە دانەکە دوای ماوەیەکە گەرە هەویری دانە بەکار نهێنێت دانەکە ڕەنگی دان ڕەنگیشی ڕەشی قاوەیی ناشرین یاخود زەرد بێ هەر ڕەنگێ بێ ئەنیشە لە سەردانی واتە دانەکە خراپ ئەکا بۆ ماوەیەکی زۆر بەکاری بێنێت بۆیە کام وایە هەویری دان و هەموو ئەو زانیاریانەی کە پێویستە بۆ دانت هەموو چارەخوازێک پزیشکی پسپۆڕی دانەکەت بۆت دیاریکاری نەک لە خۆمانەوە یعنی هەڵی بژێرین و قەرار بدەین لەسەری. دکتۆر زۆر باسی شتنگ دانمان کرد بەڵام بابەتێکی تری زۆر گرنگ بەکارهێنانی پەتی دانە کەی و چۆن پەتی دان بەکار بهێنین و ئایا مەترسی نییە؟ بەڵێ پەتی دان بەشێکی زۆر گرنگە لە پاکڕاگرتنی دانەکان و هەوڵێکی زۆر تەواو بۆەوەی کە پووک التیهاب نەکات. پەتی دان فلۆ زۆر گرنگە و جۆری زۆرە کە ئەمش ئەگەڕێمەوە سەرۆکا بێ پزیشکی دانەکەت بۆ هەڵبژێرێت چونکە نۆعی زۆرە هەنێکیمان هەیە فلۆرایدی پێوەیە هەنێکیمان هەیە واکسی پێوەیە ئەمانە زۆر گرنگن بە ژێرەی حەسەب شاشی و بینی دانەکانە. دکتۆرە من نەخۆشیت بۆ لام پرسیارەکات ئەڵێت یعنی چارەخواز هەیە ئەڵێ من پەتی دان بەکار نایەنم لە بەری دانەکانم شاشە بێت بڕوا بکە یعنی ئەمە چەندین جای جۆم لەمەوە بۆکە هەڵێکی زۆر گەورەیە پەتی دان بێ شێوازە نابێتەوەی بڵاوبوونەوە و شاشبوونی دانەکان بەڵکو فڵچە و مەعجون هەویری دان کە بەکارین بۆ شوشتنی دانەکان ئەمە هەموو ئەو پیسی و پاژمای خۆراکە لا نابات لەسەر ڕووی دانەکان چکە دان چەند ڕوویەکە نێوانی دانەکان بە فڵچە و مەعجون لا ناچێت تەنها پەتی دان ئەتوانێت ئەو پیسی و پاژمای خۆراک و بەکتریایانە لابەرێ بۆیە بەشێکی گرنگ لە پاکڕاگرتنی دانەکان و هێشتنەوەی بە پاکی پەتی دانە ڕۆژانە بەلایەنی کەمەوە 2 جار ئەبێ بکرێت واتە بە شێوازێ بێ کە لە بینی ژەمەکان نابێت بەڵام ئەمەش ئەوە ناگەین یعنی هەنێک کەسێڵە من فاستین ئەەکەم لەبەروی بەڵێ ینی بە ڕۆژۆ خۆ من هیچم نەخواردووە بۆچی پەتی دان بەکار بێن بڕوا بکە یعنی ئەمە زۆر غەڵەتە چکە ئەو مادەی کە باسمان کرد ئەو پڵاگە بە پەتی دانەکە لای ئەبات کە فڵچە ئەو پیسی و پاژمای خۆراکە لا نابات ئەو پڵاگە لا نابات لە بینی دانەکانە یاخۆت هەنێک کەسێڵە من شیرینم خواردو خۆ گۆشت و ئەنێ خۆراکی وام نەخواردووە فایبەرشتیا بچێتە بینی دانەکانمانەوە ئەو شیرینیە کە چێتە بینی دانەکانەوە بمانەوێ و نەمانەوێ لا ناچێ بە فڵچە و هەویری دانەکە بۆیە تەنها پەتی دان لای ئەبات بۆیە تکام وایە چەند گرنگی ئەدەن بە فڵچە و دیاریکردنی جۆری فڵچە و هەویری دان بۆ پاکردنەوەی دانەکان ئەوەندەش گرنگی بن بە پەتی دان بۆ پاکردنەوەی نێوان دانەکان چونکە ئەفوو ینی هەن زۆربەی کلۆری دانەکان لە نێوان دانەکانەوە دروستە بێت ئێمە وەکو خبری خۆمان زۆربەی کلۆری دانەکان و ئەو حاڵەتانی کەوا ئاکات دانەکە ئازایکی زۆر دروستەکەوە چێتە سەر عەسەبی دانەکە دەمای دانەکە کلۆریەکە چێتە سەری تەمان بەهۆی ئەوەیە کە پەتی دانی بەکارنهێناوە و خۆراک و پاژمان خۆراک
و بەکتریا و پیسی دزەی کردو چۆنە ناو دانەکەەوە لە نێوان دانەکانە. دکتۆر لە زۆربەی ڕێستۆرانتەکانە داری دان دائەنرێت بۆی بەکاری بێنن. تۆ پامت چێ بۆ خەوانی ڕێستۆرانتەکان هەیە و زیانی داری دان چییە؟ نەخێت بۆ چیرکەی دان بۆ داری دان زۆر خراپە، بەڕاستی زۆر خراپە. یعنی ئەگەر دانەکەت پڕکراوە بێ، ئەگەر دانەکەت دانی سروشتی خۆت بێ، ئەگەر دانەکەت چیفت بۆ دروست کرد بێت، ئەگەر هەر شتێکت بۆ کرد بێ زەقت کرد بێ، تکایە پەتیدان بەکارمێنە، چونکە پەتیدان هەم زیان ئەگەێنێ بە دانەکە خۆی بە پڕکردنەوەکە وەروە بە پوشیدان. جاری وایە من چارەخواست چیرکی دانی بەکارهێناوە هەڵچەقیوەتە پوشی 3 ڕۆژ نەهێشت و هەر ئیسراحەت بکات، چونکە ئازاری زۆر بۆ ئاوساوە و ئیلتیهابی کردووە، بۆیە پەتیدان چیرکەیدان زۆر خراپە. هیوادارم بەکاری نەهێنن، چونکە نابێتە هۆی پاکردنەوەی دان. تەنها چیرکەمە بەسم لێ دکتۆرە، هەنێک کەسێ بڕواکە ینی شتی واوا باس ئەکەن بۆ پاکردنەوەی نێوان دانەکان هەویە و نازانێ تەنی ڕقەیە، ئەمانە خراپن، ینی بەڕاستی بەتاواتی دژی دانەکە و پوشی دانەکە. دکتۆر ئەگەر باس لە ڕەنگی دان بکەین و باسی سپیکردنەوە بکەین، سەرەتا باسی ئەوە بکەین کە ئایا هەموو دانێکی تەندروست ئەبێ سپی بێ یاخود ڕێژەی سپی دانەکە پێوەرە بۆ تەندروستێکی؟ عادەتەن ئێمە جوانی دانەکان لەسەر ئەساسی سپیبوونی دانەکە خەڵکی ئەتیادی خەڵکیی ئاسایی قەرار، بەڵام ئێمە پزیشک نەخێرەوە قەرار نای. ئەبێ پشکنین تاو بۆ تاوی دانەکە بکرێت، چکە هەموو دانێک 5 ڕووی زۆر سەرەکی هەیە، لەوانەیە لە ڕووی پێشەوەی دانەکە سپی بێ، بەس لە لاتەنیشتیەکانەوە یاخود لە بەشی پشتەوەی دانەکە کلۆر بێ، بۆیە شەر نییە تەندروست بێ. و حتا ینی ئەو کەسانی کە کیف دروستەکەن بۆ دانەکانیان یاخود هۆڵی سمایڵەکەن، ئەمانە دایمەن ڕەنگی سپی هەڵەبژێرن، بۆ ئەڵێگەر من دانەکەم زۆر سەرنجڕاکێ شێوانە، بەڵام شەر نییە هەر دانێک سپی بێواتە تەندروستە. زۆر دانمان هەیە زەردیشە، نەک زەرد ینی مەیلە و زەردە، بەڵام زۆر تەندروستە و هیچ کێشەیەکیشی نییە. بەڵام خەڵک ئەگەر خۆی بێ دانەکانی سپی بێ، ئەمە داواکاریشی تایبەتەکە، چەند جۆرە چارەسەرێکی هەیە ئەتوانین هەڵی بژێرین هەر کەسە و بە پێی دانەکەی خۆی بۆی هەڵبژێرین بۆی خاوەنی دانێکی سپی بێ. زۆر چارەسەری سەردەمیانە هەیە بەڕاستی ئیستا. دکتۆر ئەگەر لە چارەسەرە سەرەتاییەکان دەست پێ بکەین، خەڵکی لیمە و خەیار و ئەوانە بەکارهێنن بۆ سپیکردنەوەی دانەکان، ئایا زیانی نییە؟ وەڵاهی لیمۆ یاخود ئەو خواردنانە یاخود ئەو خواردنەوانەی کە ترشن، ترشەمەنیەکان، ئەمانە کاریگەرێکی ینی خراپی هەیە لەسەر مینایدان، چونکە مینایدان چینێکی زۆر بەهێزە، زۆر جوانی و ڕەونەق ئەبەخشێ بە دانەکە. بەڵام لیمۆ یاخود بڵێن سۆدا و ئەم شتانە تەشەمەنیەکان ئەگەر زۆر بخورێت بە شێوازیشی بەردەوام و بە ڕێژەیەکی زۆر، ئەبێتە هۆی بێهێزکردن و کونکونبوونی مینایدان، و کە ئەمەش ڕوویە ڕاستەوخۆ دانەکە لاواز ئەبێت و معڕەزە بێ بۆی کە کلۆر بێت و لە سەرەتاوە دیار نییە، بەڵام بە بەردەوام بوون بەڵێ کاریگەریی خراپ دروستەکە لەسەر دانەکە. دکتۆر کەواتە چۆن دانمان سپی بکەینەوە؟ سپی بوونەوەی دان چەند تەکنیکێک هەیە بەڕاستی کە سپی بوونەوەی دان ینی ئەنجامەین بۆ ئەوە هەر حاڵەتە و دکتۆرە نەوە چارەسەرێکی بۆ بێ. یەکەم شت لە خۆتەوە دەست پێکات کە پاکڕاکردنی دانەکانە. ئەگەر دانەکەت ڕەنگەکەیت بەدڵ نەبوو، زۆر چارەسەر هەیە کە ئەتوانین هەڵی بژێرین بۆی کە دانەکان سپی بکەینەوە. ئێستا بە خۆشحاڵیەوە ینی هەندێک جۆری لێزەری دان هەیە بە شەرتێ دانەکە تەندروست بێت، وین بەکاری بێنین و سپی بکەینەوە، یاخود لایەنە جوانکاریەکانی کە هیچە بۆتە
مۆدێلێک و ترێندە یعنی لەناو خەڵکە هۆڵی سمایل و دەرێک ڤنیر و ئیتر زۆر شتی کە هەن بەڕاستی بەڵام تکام وایە ڕاستەوخۆ چارەخواز نەڵێ من ئەچم لێزەر ئەەکەم بۆ دانەکەم یاخۆت هۆڵی سمایل ئەەکەم چونکە هەر یەکەی لایانی باش و خراپی خۆی هەیە پسپۆڕی دانەکە ئەو هەڵبژێت. دکتۆر دووبارە ئەپرسم لێزەری دان زیانی لەسەر پێکاتی دانەکە نییە و ئایا ئاساییە لە ماوەی چەندێکە بکەین ساڵی جارێک 2 ساڵ جارێک؟ ڕاستە من یعنی هەمیشە وتومە هەموو کەسێ پێویست ناکە بێوێت دانی زۆر زۆر سپی بێ ینی زۆر چەند ڕێژەیەکمان هەیە بۆ سپێتی دان ینی بەڵام کەسێک کە خۆی دانی سپی نەبێت یا ڕاستە خۆ پزیشک پێت ئەڵێت دانت زەردە یا خۆت حەزەکەی سپیکەیتەوە بەڵێ ئەتوانیت بەڵام لێزەرێک بێت کە تەفاعلی کاریگەری ڕاستەوخۆی یاخۆت کاریگەرێکی نەرێنی نەبێت لەسەر مینای دانەکە و چینی ئاجی دانەکە بۆیە ئێستا ماددە و شتی زۆر باشەیە کە کێشە دروست ناکات ئەویشە پزیشک بۆت هەڵەبژێرێ و بۆ دیاریەکات ساڵ نابێت زۆریش دووبارە بێتەوە بەڕاستی چونکە هەموو شتێکە زۆر دووبارە بۆەوە ئەزێت بەدانەکە ئاگەینێ بە دڵنیاییەوە. دکتۆریشێک لە گرفت حساسیەکە ببوورە ینی کەڵم حساسیەکە بە جۆرێکە ئەو کەسە ناڕەحەتە بێت زۆر و هەروەها زۆر معڕەزە بێ بۆ کلۆربوون بۆیە ئەگەر پێویست نەبێت نەکرێت کایە. دکتۆر ئەگەر باسی ئازاری دام بکەین و یەک لە چارەسەرەکان دەمار بڕینە ئایا ئەمە هیچ زیانێکی لەسەر تەندروستی دانەکەن ینی هەنێک کەس پێیان وایە کە ئەبێتە هۆی لە ناوچوونی دانەکە؟ ڕاست ئێمە من هەمیشە بە چارەخوازەکانیش مەڵێم دەمار بڕین بەشێکە لە چارەسەری ڕێگی دان واتە ئێمە لە هەنێ حاڵەتا پێویستە چارەسەری ڕێگی دام بکەین مەڵێن دەمار بڕین هەڵەیە وشەیەکی عامە کە بەکارەهێنرێت لە ناو خەڵکە وا ڕۆشتوە ناوەکە ئەگەر ناچارەسەری ڕێگی دانە دەمار بڕین بەشێکە لە چارەسەری ڕێگی دانەکە چارەسەری ڕێگی دانەکە لە کاتێکایە کە دانەکە ئازاری هەبێت دانەکە ئاوسا بێت خۆی نائاوسێ دانەکە پوشی دانەکە ئاوسێت و ئازارێکی زۆرێ بە چارەخواست ناڕەحەتکەرە و هەروەها پزیشکەکەت بڕیاری ئەوایە کە پێویستەکە دانەکە ئەگەر زۆر کلۆر بوو زۆر چاڵ بوو بێت و کلۆرەکە چوو بێتە سەر دەماری دانەکە بڕیارەدات پزیشکەکەت کە چارەسەری ڕێگی دان بکات و چارەسەری ڕێگی دان زۆر باشە بۆ دانێک کە بکرێت زۆر باشتر لەوەی دانەکە بکێشێت و شوێنی ئەو دانە دواتر بۆش ئەبێت بۆیە نەخرێت چارەسەرێکی زۆر پێویستە لە زانستی پزیشکی دانا بەشێکی زۆر گرنگە بۆیە دانەکە لە ناو ناچێت زۆر کەسێ ینی زۆر چارەخوازیاڵێ من دکتۆر پێیان توم ئەگەر دانەکە دەمار بڕکەم یا چارەسەری ڕێگی دانی بۆ بکەم دانەکەم لە ناوچێ بەڵام لە ناو ناچێ ئێستا زۆر تەکنیکی سەردەمیانە دروست بوون کە لە دوای چارەسەری ڕێگی دانەکە کە بۆ دانەکە ئەکرێت بۆ دانەکە بۆ ئەوەی دانەکە پارێزگاری لێ بکرێت و تەندروست بهێڵێتەوە چکە ڕاستیەکەیە لە دوای ئەوەی کە دانەکە دەمار بڕین کە خەڵک باسێگە چارەسەری ڕێگی دانی بۆ کرێت دانەکە ئیتر هیچ دەمارێکی تیان نامێن واتە خۆراک و ڤیتامین و کانزا و ئۆکسیجین و ئەمانە ناگا بە دانەکە بۆیە دانەکە لاواز ئەبێت خوددانێت نییە سروشتی بێ و خوێنی بۆ بچێت و هەموو شتانی کە باسمان کرد بۆیە ئەبێت پزیشکەکەت چارەسەری تاوات بۆ بکات و هەروەها ئێستا هەنێ شت هەیە کە بۆ دانەکە ئەکرێت ڕۆپۆش ئەکرێت باشە و کەڤەری تایبەت هەیە دروست ئەکرێت بۆ دانەکە پارێزگایی لەو بەشێ ئەکا کە دانەکە لە ناو چووە و زەبرێکی زۆر ناکرێتە سەر دانەکە بۆیە زۆر گرنگە ئەگەر دەما چارەسەری ڕێگی دان پێویستی کرد بۆ دانەکە بکرێت باشتر لە دانکێشان هەمیشە من دژی دانکێشان بوو. دکتۆر ئەگەر کەسێک بەهۆی کەسێکی پێگەشت و بەهۆی ڕووداوێکەوە دانێکی لەدەستدا ئەو چارەسەرانە چین کە ئەتوانن بۆی بکەن؟ ڕاستە بە شێوازێکی گشتی باسی بکەین
باشترین چارەسەر کە بۆ چارەخواز کرێت لە دوای لە دەستدانی ددانێت جاتر بە بەڵێ ڕووداوی یا چۆ بێت یاخۆ دانەکە هیچ ئەمەلی شێوی نەما بێ هیچ چارەسەرێکی بۆ کرێت دوای ئەوەی کە ئەو دانە لە دەست چوو بەڕاستی چەند جۆرە چارەسەرێکمان هەیە بۆی شوێنگرتنەوەی دانە سروشتێکە لە هەمویان باشتر زەرعیدان چاندنی دانە ینی چاندنی دان ڕێگەیەکی زۆر زۆر زانستیانەیە و زۆر سەرکەوتووە بە شێوە هەمیشە من ئەڵێم ئەگەر پزیشکەکە بە شێوازێکی زۆر زانستی و زۆر باش زۆر تەندروستیانە بۆ چارەخوازی ئەنجام بدە لە دوای ئەوە ئەتوانین با بڵین ئیتر ئەمە کیفی دانە جسرە دروستکردنی دانە بە شێوازێکی جۆڵاو زۆر زۆر چارەسەرمانەیەکە ئێستا زۆر کەس الحەمدولillah ئەڵێ ناموێت دانەکان بچوو کرێتەوە و کیفم بۆ کرێ ئەمەش زۆر باشە بەڕاستی کە خەڵک گەشتۆتە ڕەشنبیرێکی زۆر بەڵێ بەتەئکید ئەمەش هەر پزیشکەکانمان ینی لە دەمی ئەوانە گەشتووە زۆر زۆر گرنگە هەمیشە زۆر زۆر مۆشتە پێخۆشە چکە تۆ نابێت دانێت بچوو کرێتەوە چەند دان بچوو کرێتەوە ئەوەندە هێز و توانای خۆی لەدەستەیە بۆیە ئەگەر زەڵوو نەبێت ئەو شتە بکرێت پزیشکەکەنی کات زۆر زۆر باشترە و لە چاندنی دانەوە دەست پێ بکار ڕاستە نرخ و تێچووکی زیاتری هەیە بەڵام خۆ هەموو ڕۆژێکیش نییە بەڕاستی بێگومان دکتۆر کۆتا پرسیارم ئەوەیە ڕێنمایی چێ بۆ ئەوانەی کە دانیان هەڵکێشاوە وەلە وت من لەگەڵ هەڵکێشانی دانان هەڵکێشانی دانانیم بەڵام دانکێشان یەکێکە لەو پرۆسێسانی کە هەمیشە چارەخواز لێدرسێ ناویشی تۆزێ گەورەی هەیە و هەر لە مناڵەوە لێترسی چکە لەوە دروست بۆ کە دانە شیرەکانەکەون بۆیە دانکێشان ناویشی تۆزێ قورسەوەی زەعاجە چارەخواز لێدرسێت دانکێشان لە کاتی پێویستە کە دانەکە هیچ چارەسەرێکی نەما بێت زۆر زۆر زەڕورە و ئەو کەسی ئەو چارەخوازێکە دانەکەی بۆ کێشێت وا پێویستە کات زۆر پاک و تەمیز ئەو ماوەی کە دانەکە کێشراوە چکۆک و برینێک لە ناو دەما دەرەکەوێت بۆیە بێت زۆر پاک و تەمیز ناو دەمە ڕاگرێت و هەموو ئەو با بڵێن ڕێنماییانی کە پزیشکەکە پێدەڵێ جێبەجێکی و داشتن و دانپاکنەوەکەت بەردەوام بێت لە دوای 24 ساعت کە دانەکە کێشێت و 24 ساعت یەکەم زۆر گرنگە کە شتی ڕق و گەرم و جیر نەخورێت و پاک هەیە کە وەکو با بڵێن سەهۆڵ ئاخرێتە سەر ئەو شوێنە بۆ ئەوەی خوێنی بوەستێت و زۆر کێشەی بۆ دروست نەبێت و نەئاوسە و ئەمانە ئەو ڕێنمایانەی کە پزیشکەکە پێێتەیە هەمووی جێبەجێکرێ ئیشی زۆر باشە و چیتر پێویست ناکە هیچ چارەخوازێ بترسێ لە هیچ پرۆسێسێکە لای پزیشکیدا نەکرێت چکە پزیشکەکە بە دڵنیاییەوە لە چارەخوازەکە زیاتر خەمێتی بۆ ئەوەی کە نەتیجێ و ئیشی دانەکەی باشتر بێت. بێگومان دکتۆر کۆتا ڕێنمایی و پەیام چییە بۆ پاراستنی تەندروستیدان بە شێوەیەکی گشتی؟ هیوادارم چارەخوازەکانمان بە بەردەوامی گرنگی تەواو بدەن بە دانەکانیان چۆکو پاکردنەوە لای پزیشکیدان و چاودێریکردنی دانەکانیان لەلایەن پزیشکیدانەوە ئەمە لەلای پزیشکیدانەکان بەڵام ئەمە بەز نییە بە تەنیا چونکە پاراستنی دانەکان یەکەم کەس لە خۆمانەوە دەست پێەکە خۆمان تەندروستی و دانەکە ئەپارێزین لە زەبر لە خواردنی شتی ڕق و جیر و هەروەها ئەو خۆراکانەی کە شیرینن ستیشین بەدانەوە ئەنووسێن بەڕاستی ئەمانە تکایە زۆر زۆر بۆ خۆتان و بۆ مناڵەکانتان لی دوورکەونەوە چەند ئەتوانن چونکە کاریگەریشی خراپی ڕاستە و خۆی هەیە لە سەردان و خراپی ئەکا بەڕاستی دانەکان و پەتیدان دووبارە و سێبارە ئەڵێمەوە زۆر گرنگە بەکاری بێنن غەرغەرە زۆر گرنگە ئەمانە بە شێوازیشی گشتی بەڵام بۆ حاڵەتێکی تایبەتیش کە چارەخوازێکەی بێ و ناڕەحەتی کرد بێت ئەوە بەدڵنیایی و هەر پزیشکی سپۆڕیدان ئەوە هەڵەبژێت. هیوام سەلامەتی و تەندروست باشیتانە. دکتۆر زۆر سپاس بۆ زانیارەکان زۆر سپاس دەکەین. زۆر سپاس کە تا سەبینەر و بیسەرمان بوون تا زنجیرەی داهاتوو وەرتەندروست بن.